ئێرە کەمپی خوارە لە قەزایی دەربەندی خان، شوێنێکی دڵڕفێن و جوانی دامێنی بەنداوی دەربەندی خانە. لێرە هەموو دەرفەتەکان ڕەخساون بۆ ناساندنی وەک شوێنێکی گەشتیاری و دۆزینەوەی هەلی کار بۆ بێکاران لە دەربەندی خان. خەڵکی ناوچەکەش چەندین جار ئەم داواکاریان بۆ حکوومەت خستۆتە ڕوو. بتوانرێت دەربەنی خان وەک لە ڕووی گەشتیاریەوە و بازارکردن بکرێت بۆی و بەرهێنە ڕابکێشن بۆ ناو شاری دەربەنی خان. ئەمەش پێویستە وەکو چۆن لە دوکان کۆنفرانسەکرێت لە شوێنەکانی تر کۆنفرانسەکرێت بەڕێوەبەرایەتی گشتی کۆنفرانس بێنێ لە شاری دەربەنی خان ماستەر پلانی بۆ دابنێ بۆی شوێنەکە ببوژێنێتەوە پرۆژەی گەشتیاری بۆ بێن. حەزەکەین وەکو دوکانی لێکەن وەکو گەشتیاری گەنجەکانمان گشتی بێ ئیشن حەزەکەین بیگەینە کە بروشتێ بۆ گەشتیاران بێن بەشکن دەوڵەمەندەکان بێن کە بروشتمان بکەن و وەکو گەشتیارانی لێکەن خەڵک بێتیا دانیشە و گەنجەکانمان گشتی بێ ئیشن حەزەکەین دەستکەنە ئیشکردن و ئیش نەما و حەزەکەین بێن وەکو پرۆژەیەکی جوانی لێکەن بۆ سەیرانکەران بێن دانیشین وەکو قەزای دوکانی لێکن. پرسی بنیادنەنانی ناوچەی گەشتیاری لە نزیک بەنداوی دەربەندی خان و ناساندنی ناوچەکە وەک شوێنێکی گەشتیاری گرنگ بۆ گەشتیاران بەوتەی بەرپرسان پەیوەندی بە چەند هۆکارێکەوە هەیە. یەک لەو هۆکارانە ئامادە نەبوونی وە بەرهێنە بۆ گەڕخستنی سەرمایە و کێشەی زەوی زار لە ناوچەکەدا. هۆکارەکەی دەربەنی خان یەکەم شوێنەکە وایە ئاوەکە بڵین زۆر بە لە شوێنێکی تەختانیان نیە کە خەڵک بتوانێت ئیسفادەیەکی زۆری لێ بکە. جا ئاوەکە بەری ئەم بەری ئایدی هەرێمە بەری ئەو بەری ئایدی دیالەیە. ئێمە ناتوانین تەسەڕفکەین بە بەری ئەو بەر و بەری ئەم بەریش هەنێ ئیشی تیا کراوە بڵێن ئیشی تیا نەکراوە مەخسەن ئوتێلێکی تیا هەیە و هەنێک کابینەشمان هەیە لەسەر ئەوە بەس بەو بەرفراوانە نییە بڵین وەکو بڵین ئاوەکەی دوکان جا هەنێ کێشەشمان هەیە ئەوە کەرتی 28 سەلیمبێرکە لەوێ شوێنە جوگرافیەکەی ناڵم تۆزێک شوێنەکەی خۆش نییە و تەختانی خەڵکیشی تیابکە و لە ڕاستیە لەم ساڵانەی ڕابردووشە هەنێ تەندەرمان بڵاو کردوێتەوە بۆی خەڵک بێ مەخسەن کەبری تیابکە کابینەی تیابکە ینی شوێنەکە زیاتر ئاوەدان بکرێتەوە لە ڕووی گەشتیاریەوە بەس بە بۆنێم قەیرانەوە تۆزێک ئەو خەڵکانە پاشگەز بوونەوە یان لێی وەستان لەبەر ئەو هۆیانە تۆزێک شەکەمان ئاوای لێ هاتووە. لە هەرێمی کوردستان زۆرێک لە کەرتەجیاجەکان کە سەرچاوەی گرنگی داهاتن پشتگوێ خراون و خۆ ئەگەر کاریان لەسەر بکرێت ئەوە بایەخی گەورەیان بۆ داهات و گیرفانی حکوومەت هەیە و لەگەڵ ئەوەشدا کۆتایی بە دیاردەی بێکاری دەهێنرێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندی خان.